خۆشەویستانی گەڕێمیدیا سڵاوتان لێبێ خۆشحاڵم لە وەرزی نوێ وەرزێکی نوێی بەرنامەکانی گەڕێمیدیاتمەوە خزمەتان ئێمە لە ڕاستیە ماوەیەک بە بۆنەی کێشەی تەکنیکی دنیای کێشەی تەکنیکی لە ڕادیۆی گەڕیان بە بۆنەی کێشەی کارەبا ئینڤێکتەر و ئەو هەموو کێشەی کە هەیە هەموو قەیرانی کە دایمە کارەبا قەت بەدڵێمە نابێ بەڵام چی بکەین ترەوە تایرەمان ڕاکێشاوە نزیکە بینەوە لە یادی 3 ساڵ بەم نزیکانە کە ڕادیۆی گەڕیان هەیە و ئەو بێ بە ساڵێک کە تەلەڤیزیۆنی گەڕێنێزی لە خزمەتانەیە و لە ڕێگەی سۆشیال میدیامانەوە هەوڵمانەوە لە خزمەتانەبین بۆ ئەوی کە بتوانین هونەری میلی لە بەرەودا بێ هونەری میلی بەگەشایی بمێنێتەوە جێ خۆیەتی پێشتان ڕابگەێنم وێڕای کێشەی تەکنیکی بەهۆی ئەو کێشانەی کە لە ڕۆژهەڵات ڕوویاوە بەڕاستی ئێمە دڵمان زۆر تەنگ بوو ئێمە هاوخەمین لەگەڵ هاوسۆزین بۆ برا کوردەکانمان لە هەر شوێنێکی دنیا بن بە تایبەتی کوردانی ڕۆژهەڵات ڕێز و سڵاویان بۆ نێرم هیوای سەرکەوتنیان بۆ خوازم هیوادارم پارێزاو بن خوای گەورە برا کوردەکانمان پارێزێ لە هەر شوێنێک بن بەڵام ناکرێ هونەر بوەستێت بەڕاستی من برادێکی زۆر خۆشەویست و کەسێکی زۆر ڕووناکبی تێگەیانم کە چەند پێویستمان بە هێزی چەگاری و بە شۆڕش هەیە دوو هێندەش پێویستمان بە هونەر هەیە بە کللتور هەیە نابێ هونەرەکە بوەستێ ئێمە وەکو کۆمەڵی هونەری میلی کوردستان بە درێژایی 6 ساڵی شەڕی تاریکپەرستان و داعش و تیرۆریستان ئێمە یەک ڕۆژ نەمانێشت هونەری کوردی بوەستێ هەموو چوارشەمەیەک لە کافترەیە کەلتوری زەدەش هەمان ئەم ستافەی کە ئێستا لە گەڕامیدیاین بە یەکەوە هونەرمان پێشکەشە کرد بۆیە سڵاو نێرم بۆ کوردانی ڕۆژهەڵات پێیان ئەڵم ئێمە هەر هیچ نەبێت لە ڕێگەی بەرنامەی و گۆرانیەکانمانەوە ئێمە ئەمانەیە دڵی ئێوە ئەوپرژێم بکەین ئێمە هاوسۆستانین ئێمە برای ئێوەین کە سوکاری ئێوەین ئەمڕۆ میوانێکی زۆر خۆشەویست هونەرمەندێکی میلی میوانە لە بەرنمەکەی لەگەڵما یەکەم حەڵقەی بەرنامەی وەرزی نوێیە ئەوێش هونەرمەند کاگاوت مەحموودە کاگاوە گیان بەخێر بی سپاسەکەم کاجەزا سپاسانەکەم بۆ وەرکێکە کێشاتان لەگەڵ مناو ئەی کێشن لەگەڵ مناو سپاسی هاوکارە بەڕزەکان من بە هەمان شێوە بە ناوی گەڕێمیدیەوە بە خێراتنی تۆ بە خێراتنی هەردوو ژەنیاری بە توانای ئامێری زەڕبوونەی کاکە بابانەکەم بە زەڕب کاکە دیاری باڵەبان کە خۆیان خاوەن ماڵنەوە لێرە لە گەڕێمیدیا و تۆش بامان شێوە ئێمە دوا کەوتینەوەی کە تۆ میوانداری بکەین بەڕاستی هەندێک پەیوەندی بەێمەوە هەبوو هەندێکی پەیوەندی بە خۆتەوە بوو بەهەرحاڵ ئێمە زۆر خۆشحاڵین هەر سەرەتای کۆمنتەکە مەجززیرێکی خۆشەویست سەرۆکی لقی کۆمەڵی هونەری میلی گەرمیانمان سڵاو لە بەڕێستان و دەستخۆشی نردووە و چەپکە گوڵی نردووە داستان ئەکرەم عینەشت گوڵی نردووە و خات و خزە ئەڵە سڵاوتانێ بێ ماندوو نەبن دیارنەجیب گوڵی بۆ نردووی ئەحمەد گۆرانی خۆشەویستی گەنجە خۆشەویستەکەی هونەری میلی سڵاو ڕێزی نردووە کاک مەجززیرە گەڵێ وەرزی پاییز و کاتی بارانە کاتی وەرینی گەڵا ڕێزانە باران نعمەتێکە بۆ گشت دەشت و دەر چیتر پێویستمان نابێت بە سێبەر ئایجان لەو شعرە جوانە نووسین سەڵات جەف وەڵا هیوادارم ئەم پاییزە بڕازێنینەوە بەم بەرنمەیە کە دەستپێکی بەرنمەکەمانەوە ئەچینە لای سەرەتا من جار هیچ پرسیار لە کاگاوت ناکەم حەزەکەم بەیەکەوە گوێتان لە دەنگی کاک ئاوات مەحموود بێ دوایی ئەچینە لای دەمەتەقی و پرسیارەکانمان سەرەتا چیمان پێشکەشەکەی گۆرانی شیرینجان ئەوە کاک مەحموود ساڵی 1970 دوێتی منیش پێشکەشتانەکەمەوە دەست خۆش بێ فەرموو شیرین وایە مکایە زەمدایە کولێتەوەیە ساڵایانی پێشوم وە بیر دێتەوەیە ساڵایانی پێشوم وە بیر دێتەوەیە یارمایاڵێنی مایە ئەمنی ژوەکو تۆیە یارمایاڵێنی مایە ئەمنی ژوەکو تۆیە خۆ منی ئەژەوێنەی تۆوە شێت و شەیدای تۆوە
خو منی اجبینی دوا شیتو شیدای تو شیرین وایا مکایا زملایا کلیت وایا سالایانی پیشوم و بیردی دوایا سالایانی پیشوم و بیردی دوایا رنگ زردی خزایان خطای پایزایا رنگ زردی خزایان خطای پایزایا رنگ زردی که من دوری عزیزایا رنگ زردی که من دوری عزیزایا شیرین وایا مکایا زندایا کلیت وایا شیرین و مکایا زنده کلیت وایا سالایانی پیشوم و بیردی دوایا سالایانی پیشوم و بیردی دوایا بوبایا داجیم دلایا لیتوایا بوبایا داجیم دلایا لیتوایا مالی دل شویا پردی لیبوایا مالی دل شویا پردی دل لیبوا شیرین و مکایا زمدایا کلیت وایا سالایانی پیشوم و بیردی دوایا سالایانی پیشوم و بیردی دوایا دەستان خۆش بێ دەم خۆشکا گاواجیان دەم خۆش دەست خۆشکاک بابان کاکە دیاریژان کاکمە جززیرە گەڵێ لە گەرمیان و کەلارەوە سڵاو لە بەرزستانە بە خێراتنی میوانە بەڕێزەکانەکەم کاکە چێنەری خۆشەویست چێنەری هاوڕێی کاکە دیاری هاوڕێ هەمومان لە کۆمەڵی کوردستانی سە زۆرە دەستان خۆش بێ هیوای سەرکەوتنتان بۆ خوازیین سپاس یەکەم خۆشەویستانم بەنامەی ڕاستەوخۆ پێشکەشەکرێ لە ڕێگەی هەر سێ ژمارە مۆبایلی گەڕیان میدیا 1970 471 52 64 و یاخود ژمارە مۆبایلی 1970 895 75 کە بۆ کوردانی تاراوگە و ئەو کەسانی کە بە واتساپ پەیوەندیەکەن و یاخود ژمارەی ڤایبەرمان و ژمارەی کۆڕێکمان 1950 1970 35 دەتوانن پەیوەندی بکەن ئالان ڕەفیقی هونەرمەندی خۆشەویستی بەتوانە و بەڕێوەبەری پەیوەندەکانی گەڕامیدیا چەپشێ گوڵی بۆ نردووی کاکەوەجان سڵاو ڕێزمانێ بۆی خۆشەویستانم ئەمێ لە کاگاوت پرسم بۆ ونە ینی نازانم ماوەیەکی زۆرە ونەوە یەک دووەمیشان بەرهەمی تازی ئایا هەر ئەم زیاتر لە دانیشتەکانە بەژاری چ دانیشتن و بەرەمەکانە بڵاو بێتەوە وەکوەوەی کە بێدەنگم وەکو زۆربەی برادەر و خۆشەویستەکان مەزانن ئێمە لە وڵاتیە ئیتر کێشەی کۆمەڵایەتیش کورە وڵا ئەوە کێشە زۆرە کێشە بە کێشەڵە بڕەبەوە وڵاتیەوە تقریبان ساڵۆنی یەک بێدەنگ بوون بەرەوەی هەم حرمەتی بەرامبەرەکەمەوە لەبەر حرمەتی کەس و کارەکە خۆشم ساڵۆنی یەک تقریبان بێدەنگ بووم نزیکی مانگێکە هاتوومەتەوە دانیشتنەکەم وشەڵا بەردەوامەکەین پشتیوان بەخوا هەر سەلامەت بی دووربی لە هەموو کێشە و ناخۆشیەک هیوای خۆشیت بۆ خوازم خۆشەویستانم ئەم بەنامەیە بڕیای بوو کاتژمێر دوونی پێشکەش پێرێ بەڵام کاگاوت خۆی شایەتە کە هاتێرە کێشەی ئینڤێکتەر و پاتری و هەموو شتەکانمان بەیەکەوە هەمووی خەلەوای لێبوردنەکەین کە داوای لێبوردن لە بینەران و بیسەرانەکەم بە سوپاسی هاوکارانم کاکە ئالان و کاکە ڕێباز و کاکە بورهانی ویدیۆوەر دەکەم کامیان خۆشەویستن هاوکارمانن کە لەم بەرنامەیە بۆی بە شێوەیەکی جوان پێشکەش کاگاوت من تێبینیم کردەوە گۆرانی پیاە گەڵیتەوە کەم کە زەوێرە بیڵێتەوە چکە گۆرانیانەی سید بەهادینی بەرزنجی کە تەبەقەیەکی بەرزەوترەوە کاک دیاری ئەگەم لەو باڵەبانەکەی بۆ گۆڕ کەوێستە باڵەبانەکەشی بۆ لای کاک جەزاجانی تر ئینسان خوا بەهرەیەکی هاتێ
ئەتر هەیە دەنگی لە سۆڵ و لە لاوە خخوای گەورەیەتی هەیە لە بەرسرە وڵی منیش زۆر کات پێمەڵەن گۆرانی بە بەرسی ئەڵم وڵی خوا طبقەی بەرز هەر شێوازەکەم وایە ینی ئەوە نییە خۆمی بۆ تێک بەم یان خۆم هەر شێوازی سەوتەکەم وایەتر سواسی پێمان خۆمان خۆشە جۆمەلی ئەبێت خۆشەویستان تەمان سید بادی بەرزنجی پێش تقریبان 40 ساڵ 45 ساڵەوە پێش ئەم بەرهەمانی تۆما کردووە بە باڵەبانێکەوە وەکو من لەم دوایانەیە بیستم ژەنیاری باڵەبانەکەی تورکی شەڵەن کوردیش نییە بەڵێ تورکیا فارسە نازم شیش وێن بۆ کورد نییە بەس نازانم کورد نییە بەڵام خۆشترین بەرهەمەکانی سیدوادینە کاک بابا نازانێت چ ئاز باڵەبانە دیاری کاک دیاری تۆ نازانی ئازەریە کوردیش نییە وڵی بەڕاستی ئازەریەکان خزمێکی زۆری هونەری میلیان کرۆ بە تایبەتی لە ڕۆژهەڵات وە لێرەش بۆ کاتی خۆی کە ئەڵم پۆستەویدارە زەر بۆ باڵەبان مام حەسەنەوەن کێنێن ئەوان شەر ئازەرین لە ئەسڵ یا عبەی سەیزادەوەن هەمویان ئەوان ئازەرین داهاتونێتە باشوور فەرم با بچینە لای گۆرانی خۆشەوی کاکە ئاوات مەحموود و ئێوەش دەتوانن لە ناوبڕەکانە لە بینی گۆرانیەکانە هەست پەیوەندی بکەن بە بەرنامەکەەوە ئەم گۆرانیە هی مامۆسا گەورە برامی قادریە منیش پێشەشی و خۆشەویستانەکەم لە خزمەتی جەنابتان ئەوان سەی بەهادین بۆ دوایی بەسەر چاو فەرموو هركايا سقدك يا غريب نوازي هركايا سقدك يا غريب نوازي خدايا وبيخم بار لي برازي هروي لي برازي هروي كراد رشيا بلا جامر هروي كراد رشيا بلا جامر وخلق ذنك يا لا تقول تؤمر جان لا تقول تؤمر هركا يا سجن بيا دودو استياري هركا يا سجن بيا دودو استياري سربي يقري القوار صبحو
دەستان خۆش بێ دەستان خۆش بێ کاکە بابانجان کاکە دیاری دەم خۆشکا گاوەجیان بە خەراتنی کاکە هێرشیانەکەم دڵسۆزی گەڕێمیدیا پشتیوانی گەڕێمیدیا خۆشەویستانم بێگومان ئێمە بۆیە پەرە بە هوەرین دیارە بۆی شتێ لە گۆرانەکانی برایمی قادری بوو کە پیا باسی هوەری میلیەکە ناکرێت باسی ڕۆژهەڵات نەکەی کە سەرچاوی هوەری میلیە سەرچاوی زۆر بۆ باڵەوانم گۆرانیانەیە جاران کە سڵاومانارە بابام تا سڵاو بۆ سنەی خوێناوی ئەبێ لە ئێستا بڵێن سڵاو بۆ شنۆی خوێناوی بۆ مەهاباتی چوارچرا بۆ شارەکەی قازی و پێشەوە بۆ سەردەشت بۆ بانە بۆ مەهابات بۆ هەموو شارەکان بەڕاستی ئێمە هاوخەمێن اینجاری تێڵم هاوخەمین بەڵام ئێمە لە پێناوی مانەوەی هوەرەکەمانە لە پێناوی پاراستنی کللتوری نەتەوەکەمانە ئێمە دەستمان کردێتەوە بەرنمەکانمان ئێمە مایۆک لەبەر ڕێزگرتن لەو بارودۆخە وەستا بووین و بەرنامەی گەڕێن ڕۆژهەڵاتمان تا ئێستا وەستاوە بەم نزیکانەوە لە وەرزەچوونی هەموو بەرنمەکانمان دەست پێکاتەوە کاگاوەجان دەم خۆش بێ گۆرانیانە زۆر خۆشەکەی اختیاریانەکەی دیارە بە حکومەوەی کازانی تەباقەی تۆنی خۆت بەرزە لە تۆنی بەرزە گۆرانیڵی گۆرانی ئەو کەسان تەڵبژادەوە برایمی قادریش هەروایە تەباقەکانی بەرزە دەمە خۆش بێ کاک ئەوات هیچ بەرهەمێکی تۆمارکراونی بێجگە لە دانیشتنانی قەت نەبووە بڵین ئەگە بە زەربوونی شەوە بێ ئەلبومێ بخەیتە بازارەوە جەزا با بڵێن سیدیم کردووە ئەوەی کەیکەی لە ستودیۆکانە بۆ بە سعات یا بە 2 سعات بەس وەکوی بەرمی بەرەمێکی تایبەتیان بۆ تیڤ بێیان شتێکی جدیات وڵی شتیوان نەبوو بەس ئەوەی کە بووە لە دانیشتنی ماڵانایە یان لە شوێنێکی تایبەت بووە ئەویش زۆروف و کاتەکە وا بووە کە خۆشزانانی وڵاتی ئەم قەیرانە ئەم قەیرانە بەڕاستیم هەر بەعام کوردستانی دوجا لە ڕووی و نەریشەوە ئەگەر خۆتەمە خۆ بیریشتە و خۆ سەرپەرشتیاریە و پێشتر لە پێش 2014 بۆنەکانەکرا پارێتیا بوو ینی خەڵک مەقابلی هیلاکەکەی تۆ پارەت پێ بۆ خەڵکە تشتی جوانە دەکرد بەس ئێستا یانی ئەگەر خۆ بەخشەکە بۆسێ خۆ کەس لارە کەس ناکاتەوە لە ڕاستیە من ئەتوانم بڵێم شانازی بە هونەرمەندانی میلیۆکەم کە ماوەی چەند ساڵە لەو کاتەوەی من حەول ئەو کاتی کە ئەو بوو جۆشتی کە باسێکی بۆ ڕۆشنبیری و بۆ کۆنسێت و بۆ هوەر و بۆ فیستیڤال و بۆ شتانە وەستا زۆر شوێن وەستا بەڵام هونەرمەندانی میلی نەوەستان من لێرەوە ڕاگەنم کە 11 هەموو ساڵێک کە هاوکاتە لەگەڵ یادی دامەزانی شاری شاران شاری سێمانیشە یادی دامەزانی کۆمەڵی هوەری میلی کوردستان نیشایادی 11 ساڵەمانە بەنیازیم کە لە فیستیڤالێکی جوانە لە بۆنەیەکی تایبەتە ئەم ساڵ یادەکەمان جیاوازتر بکەینەوە وەکو وەڵامدانەوەیەک بۆ قەیرانەکان بڵێن ئێمە هیچ شتێ ڕەمان ناگرێ لەبەرەوە چاوەڕێمان بنیشەڵا بە بەشداری هەموو لایەک بە بەژاری هونەرمەندانی گەرمیان هەورامان ناوچە جاجەکان بەرنمێکی جیاواز پێشکەش بکەین ئەبچینە لای بەرەمێک تر ئامادەیە کاگاوەجان مامۆستایی زۆر باش نازانم ماوە لە ژیانیانە لە عەبدوڵڵای ڕەحمەتیەوەیە زار سڵاوی لێبێ ئەوە پێشکەشی جۆگران و بینەدان و خۆشەویستانەکە فەرموو یان باگوڵ باخییان بەگوڵا زەردا یان بەو ناز
نامردم بای برژانی دم جاتون من نامردم بای برژانی دم جانم چون نامردم سوزات ومروه ای والد وادم سوزات ومروه ای والد وادم هاتاكو مردي النار باي وادي دەستان خۆش بێ دەم خۆش کاکە ئەوەجان دیارە ئەم گۆرانیەوە زەمی عەبدوڵای ڕەحمەتی بوو لەوم جوێ بووە من ژۆم جۆرێ بۆ ڕاستەکەی بەڵام گۆرانیەکمان باس کرد ئێستا هاتەوە خەیاڵم دیارە لەیەکی لە کۆمنتەکان سەرنجی ڕاکێشە شیرین وامەکە ئەوە دیارە پێشتر من بیرمێ سەرەتای هەشتاکان بۆ هونەرمەندی دەنخۆش کا کامیلی ئیسمەت کامیل حەسەنمان تۆمار کردەوە دوا بەدوای ئەویش چەند عوسمان عەلی بە ڕەحمەت بێژە گۆرانی هەر تۆمار کردە کەتیبی سلێمانی وە کاک مەحموود هەمووشیان جوان وتویانە ئەوە گۆرانی سەردەمی زێڕینە ئەو گۆرانیانە یەو سەردەمانەیە کە گۆرانی بوو بەڕاستی گۆرانیەکان هەمووی تەم جوێ بۆگەری ئەو هونەرمەندە بەڕێزانشەوە من داوای لێبوردنەکەم نابێ بچۆنە من ئەمڕۆیشێک لەو هونەرمەندە خۆشەویستانم بینی کەمێک یەکتریمان دوانەوەی هونەرمەندی دەنخۆش کاکە جەمال حەسەن بوو کە بەڕاستی ماوەیەکی زۆر دوورە دوورکەوتێتەوە بە هەمان شێوەیش یعنی کە باسیەکە باسی ئەو خەیرانەکە بەڕاستی پیا و نازانێت چی بکە ئێستا ماوەیەکە خۆمان لەوەی بووین کە نەمانەزانی ئایا چۆن بەرە ڕووی ئەم بارودۆخە بینەوە ئایا بەهۆی بارودۆخی ڕۆژهەڵاتەوە کاگاوە چکە زۆر ناخۆشە برا کوردەکانمان لەو نەهامەتیە و ئێمە ئایا طبیعەتی بەرنمەکانی ئێمە شوەیە ئەوە تا خۆزانین بەرنامەی میلیە بەرنمەکانمان شادی بەخشە تا حدێک ئێمە ڕادوی گەڕیان هەر لە سەرەتاوە کە دامەزراوین بۆ ڕەوینەوەی خەمەکانە مەڵین ڕادوی گەڕیان شنەبایەک بۆ ڕەوینەوەی خەمەکان جەزا گۆرانیش لە خەمەوە زۆر خۆشێت وانە حکاتێککە خەمبارەبی گۆرانی خۆش بۆیت من دڵنیا مەگەل سەرچاوی گۆرانی کە ئیسام ئەم دانیشتوین ئەوە نەبێ خواانە خواست باقمان بەوتی نەبێ خۆمان قەیرانمان هەیە بەقەوە بەس شکور شەڕ و ئاژاوەمان نییە بەڵامی تر لەگەڵ خەمەکانی ئەوانی شاین خی گەورە کارەکان بۆ ئاسان کە هەر دەفێکیانەیە گرنگەوەی کورد و کوردستان سەرکەوتوو بێت ئینشاءالله بە هیوای سەرکەوتن بۆ کورد لە هەر شوێنێکی دنیا بێ ئێمە بەبێ پارچەکانی تر بەڕاستی ئێمە دڵمان لای ڕۆژهەڵاتە هەموو دقەیەک هەر ئەوە دووبا دەکەینەوە ئێمە دڵمان لە لای ڕۆژهەڵاتە خۆشەویستانم کاگاوا دەگەر ئامادە بێ گۆرانی ترمان پێشکەش بکە و ئێمەژەم بەنامەی ڕاستەوخۆی جارێک تریش دووبات دەکەینەوە گەر ئارزوتان کرد پەیوەندی بکەن بە بەرنمەکەەوە بۆ هەر پرسیار لە میوانە بەڕێزم خۆشەویستەکەم ئەتوان لە ڕێگەی هەر سێژمارە مۆبایلی گەڕامیدیا 1970 471 52 64 و یا خۆشمارە بواری 1970 895 75 و یا خۆشماری کۆڕک 1950 1925 پەیوەندی بکەن فەرموو کاگاوەجان خزمەتان گۆرانی لاوەلاکاری خاڵە مەحموود بەڕێز زۆر خۆشە دەم خۆش کەوتێ زەڕبوونەی یعنی کاک مەحموود دەستە خۆش بێ قوربانە لەم پێش جانه بياسين بيه قولي پربازن نرمه شو سرين بيه قولي پربازن نرمه شو سرين بيه بينك هوالنا يا هوا بينك هذا هوالنا يا بوي بماموسا نرمى درزكم دايا لا ولا وكاو اروي خف جاني بياسين بيه قولي بربازن نرمى شو سرين بيه
قينا بمكوشنا اما شلو مالي لما سيكانوا يتمرا تشرشن نرمى بنا وقردانو لا ولا وكاو اروي خفجاني بياسين بيا قولي بربازن نرمى شو سرين بيا من هماوة اي ويشلو ماله يا اخواك زنبيه حالي من هماوة اي ويشلو ماله يا اخواك زنبيه شاوري مرقم خراج اخوك بيه لا ولا وكاو اروي خفجاني بياسين بيه قولي بربازن نرمش وسرين بيه دەستان خۆش بێت دەم خۆش کاکە ئاوەجان دەست خۆش کاکە بابان دەست خۆش کاکە دیاریجان خۆشەویستانم وەکو باسم کرد زەربوونەی یا باڵەبان و زەڕە بە و ئامرانەیە کە ئێمە زۆر ئەو هونەرێک ئێمە ئیشی بۆکەین و سەرچاوەکەشی پێم وا بێ هەر ڕۆژهەڵاتە ئەو ڕۆژهەڵاتی کە ئێستا لەژێرە و فشارە ناخۆشەیە بەڕاستی ئێمە لەم کاتەیە کە هاوخەمی خۆمان دەرەبڕین بۆ هەموو ڕۆژهەڵات بەڵامانەیە هونەرەکە بە زیندوی بمێنێتەوە ئەو هونەرە نابێت بوەستێت ئەو هونەرە چەند ساڵ دوژمنەکانمان کاریان بۆ کە هونەرە ناوچێ سواز بەخواوە تا و زەر بە جوانی کاکە بابان کە گوێتان لێ ئەو باڵەبانە ئەم هونەرە جوانە هەر بە زیینوی ماوەتەوە کاگەوت چەند گۆرانیت ماوە ئەگەر بردە و گۆرانەکانتان ئامادە بکەن کۆمنتێکمانێ لایەن برای بەڕێز خۆشەویستم هونەرمەندی میلی کاگە کرەم هەورامیێڵە سڵاو لە کاکجزا سڵاو بۆ رادیۆ و تەلەڤیزیۆنی میلی گەڕیان بە خێراتی میوانەکانەکەم بەخێر بێن سەرچاو کاگە کرمجان سڵاو ڕێز بۆ تۆی خۆشەویست تۆ گۆرانی سێبادینە پێشکەش نەکردین تیا نیم ڕۆ بە باڵەوانی بەرزە بەیان نزمەکەیانە بێ بەرزەکەیانە شکە من بزانم گۆرانی سێبادی ئەخ من لەوە لە کاتی بەرنمەکە چکە ڕاستە خۆیە ئەمیز ئاماژە بە کاکە دیاری بم بڵم کاگە ئەوەت لە طبقی بەرزترەوە لە بە نزم بۆی ئەزر کردی بۆیە خەمە بوو بەنزمتە سجاير بوما يانقي ديدي خريا مال الدواء دي سمايلي دوم ديدي باياكا نادوا يا توارا
دەستان خۆش بێ هەمولایەک دەستان خۆش بێ خۆشەویستانم دیارم گۆرانیە سعلی ئەزغەری کوردستانی و ئەو گۆرانی بێژە کۆنانە حەوین ئەمێ لەو تۆنە بەرزە شوێنە ئەی چۆن حامید بەکەسی ژوتێتی ئەمە زۆر کۆن ئەم گۆرانەیە چۆن بەڵێ بەڵێ جملی بووە بەڕاستی ئەوە ئەو کەسانی کە توانیان بەرز بێت تەبەقی بەرزتوان گۆرانی بڵێن ئەبێ ئەو گۆرانیانە بڵێن خۆشەویستانم من ئەمڕۆ نزیک بوومەتەوە لە کۆتایی بەرنامە تەنها دیاری بەرنامەمان ماوە کاگاوات نازانم دیاری بەرنامە چی ئامادەکردووە ئەمێ بەنای خۆم و دەستگای میدیایی گەڕیانەوە سوپاسان بکەم مژدەوەتان بەمێکەوە ئێمە هاتینەوە خزمەتان لە وەرزشونەی بەرنامەکانمانە واوڵین بە شێوازێکی باشتر سوپاس بەخوامڕۆ زاڵ بووین بەسەر هەندێ کێشەی ناو کێشەی تەکنیکی هەریجە بە کارەبامان بۆ ماوەیەک چارەسە کردووە سوپاسی دڵسۆزێک کەم کە لەم نزیکانە کە دەرمانخانەی هەیە سوپاس یەکەم کە کێشەی مۆلیدەی بۆ حەل کردین ئیکارەبا و نازانم چۆن سوپاس بکەم بە ناوی هەموو ستافی گەڕیانەوە و ئینڤێکتەرەکەشمان کە ئەمڕۆ سوپاس بخوات چابۆتەوە و هەوڵین بە بەردەوام لە خزمەتان نبین کاگاوجانێمە سوپاس دەکەین سوپاسی ئامادەبوون دەکەین لە گەڕامیدیا ئەگەر چێکە دێ بە بیسەران و بینەرانی خۆتی بڵێواکەم سپاسی هەموو خۆشەویستانەکەم سپاسی ئەو ئازیزانەکەم ئەو لابەڕێزانە ئەوانی کە سەیریان کردنەوەوانی کە جۆمان لێگرن سپاسی هەمویانەکەم دەستی جەنابیشە خۆش بێت هیوادارم سواز بۆ تۆ سواز بۆ کاکە بابانجیان سواز بۆ کاکە دیاری سواز بۆ کاکە ڕێباز کاکە هێرش کاکە بورهان کاکاران خۆشەویستانم لەگەڵ دیارەکەی کاکە ئاواد مححمود هونەرمەندی خۆشەویست ئاواد مححمود ئەمی ئەوەرش بەخواتان ئەسپێرین تا بەرنامەیەکتری هونەرستان خواتان لەگەڵ تنك يا جيلمو بس من عالم تنك قولي امدابتو بس من عالبوم تنك قولي امدابتو على صور عالم دمقي بيك يا بشيني ظالم زور دارا دمقي تملي يا دسيني وتنك تنك دمقي تنك يا ديلكو ويتنك تنك دمقي تنك يا ديلكو بس من البوم دنقي قول مدابتو بس من البوم دنقي قول مدابتو خانمي زجيانمي خانم يقولم خانمي زجيانمي خانم مسرد دوركي دكشي برهيوانمي دكشي برهيوانمي ببرينا نم دوايا أقللا جيت بايا البري وسينقي دمرم والتاقي علي شايا للزبن بو ممكاني هوارك ويدايا وجبندي يا خيرا ليردي مكوتايا کەناڵی میلی گەڕیان پەیوەندی بکە بە ژمارە مۆبایلی 0 کەناڵی میلی گەڕیان ئامادەیە بۆ بڵاوکردنەوەی هەموو جۆرە ڕێکلامێکی ئێوە 0 999 60 58